هەوڵەکانی سەرۆک کۆماری عێراق بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک قۆناغێکی باشی بڕیوە. نوێنەرێکی جووتێرانی پارێزگاکە دەڵێت بە پێی نووسراوێکی وەزارەتی کشتتوکاڵی عێراق کە ئاراستەی کشتتوکاڵی کەرکووکی کردووە مڵکدارێتی زەوی کشتتوکاڵەکانی تەعریب بۆ خاوەنەکانی دەگەڕێتەوە. بەگشتی ئێمە زۆر دڵمان پێخۆشە و مای ڕەزامەندی هەموو جوتیارانشە هیوادارین بە زووترین کات کێشەی تێنەکەوێەوە جێبەجێ بکرێت کە لە بەشێکی زۆری منتیقەکان دەستیان پێکردووە. ئەو بڕیارە نزیکەی 2878 عقد دەگرێتەوە کە لە سەردەمی ڕژێمی پێشوو بۆ عەرەب هاوردەکان لەسەر زەوی کورد و تورکمانەکان کراوە. بەشێکی زۆری لە منتیقەکانی سەرگەڕان لە دووبز و زیاتر لە منتیقی پردێ ساڵایی شوان قەرەهەنجیر هەتا هەندێکی لەیلان و داقۆقیش دەگرێتەوە. بەڕای شارەزایەکی بواری مڵکدارێتیش گەڕانەوەی مڵکدارێتی زەوی کشتتوکاڵەکانی تەعریب قۆناغی یاساییکردنەوەی مادەی 140 چەندین هەنگاو بۆ پێشەوە دەبات. لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی کشتتوکاڵ کاریان لەسەر نەکردووە. دیارە ئەمجارە فشارێکی زیاتریان لەسەر بووە لەلایەن سەرۆکایەتی کۆمار و لیژنەی مادەی 140. گرنگەکەی ئەوەیە کە ئێمە ئەو خاکەی دەستمان چووە لە ڕێی قانونەوە بەدەستێنینەوە چکۆ مافی خۆمانە و هەر کەسێک کە خاکەی لە دەست و خۆشی بە ئاسانی لە ناوەچێ. ئەوەی کە لە هەشتاکان بەرامبەر بە کورد کراوە بەڕاستی هیچی کەمتر نەبووە لە شاڵاوی ئەنفال و ئەوەی کە بەسەرمان هاتووە ینی زۆر قورس بووە بە تایبەت جگە لەوەی کە بەمادی بەرامبەر بە جەسەدمان کراوە وەکو کوشتن و زیندانیکردن سەر ڕایوەش زەوی وزارەکانمان داگیر کراوە. جێگری دیوانی سەرۆکایەتی کۆماری عێراقیش دەڵێ هەوڵەکانی سەرۆک کۆمەر بۆ مادەی 140 بەردەوام دەبێت تا ئەو کاتەی ماف بۆ خاوەن مافەکانی دەگەڕێتەوە. سەبارەت بە ڕۆڵی جنابی سەرۆک کۆمار بۆم بابەتە زۆر بەبایەخەوە لەگەڵ یا مامەڵەی کردووە هەموو خەتاواتەکان و هەموو ئەو هەنگانەی کە پێویستەکە بندی و تەفعیل بکرێت لە بەردەستیایەتی و متابعەکە و چاودێریەکە و بەرنامەشی هەیە بۆی لەگەڵ ئەو لایەنەی کە پەیوەندیدارن چی وزارەت بێت چی هەیئات بێ کۆبنەوەی تایبەت ئەنجامەدا بۆ لادانی ئەو بربەستانی کە ڕوبەڕووی مادەی 140 بدەوە. قراراتی شووری شیمالەوە بڕیاری بۆ دەرچوو کۆتایی پێهات ئیلغاکردنی قرارە و قرارەکانی وچی قاسەوەرش بە هەمان شێوە. لە ئێستادا نووسراوەکەی وەزارەتی کشتتوکاڵی عێراق گەیشتووەتە 8 کەرتی کشتتوکاڵی کە پەیوەنددارن بە کێشەی زەویزار لە کەرکووک لە ڕێی هەڵوەشانەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تەعریب بەشێکی سەرەکی زەویزاری جووتێرانی کورد و تورکمان بۆ خاوەنەکانی دەگەڕێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.